هەمووی پێشکەشە بە یەکێتی کۆسەتیەکان و سەید هیمداد و دار و بەردی لیوا ئەیوب و ڕێباز خڕواتانی پێشکەشە بە نەوەی لیوا ئەیوب لە ئەڵمانیا پێشکەشە بە ڕەوەندی وکەی بژی مامەکارزان سەیداوە و کاکە ئیدریس سەیداوە ئەیسەن شرنەی دەڵی قەندی دڵی ترێی پەیوەندی دێتە خوار بەلەن جەولار تابانێ دەوڵەمەندی ماڵەمەد بە قوربان بێ هەتا پشت کەمەربەندی دەیدەن بە گرژی لێدان هەوای قەدر مامەندی ئەیشە جوان و منداڵکاری دەرمانی شێت و هاری دەسمەڵ و لە کەنداری ناسک و ڕێک و لەباری دڵی سیلاحی سواری لە مێردەکە خەساری یاخوا مێردە گولەی بمرێ بۆ خۆم بێ بە یەکجاری کاک ڕێباز خڕواتانی خیرەتی لێ دەباری یادی مامۆستا ئاماژ مامۆستای ڕەقەم یەکە کاک ڕێباز خڕواتانی مەردە دەرەجەیەکە بچمەوە شاری سلێمانی بۆ خۆی خەڵاتم دەکا هاي للزمان ينسى أو ضبري سوخاوة دنيا دنيا جارانا أو خلق بو قراوة سيري فرمان بيلانا شان غريب وداماوة هرو لما لمدكا شرعو في التواجاوة خوز كم بصالي صالان بير منكر كم براوة إنسان كاتي بير دمي تاوزن أكشي تدواوة ديما باسي قراني بانتم دلائي لافاوة خوابي غمبر شايتا زور كسم تعليم داوة بعث الشتية دبينم دنيا وخالم لانباوة بروا بكن لمنوا لمو خلقي ترماوة بير بمكركم براوة لو نردك شي مدواوة مامۆستا جەلالم لای یاخوا نەبێ بەشاوە دەردی مام سەید دەیگو بارێ بێگە و سڵاوە سەمای دەکا کاک جەلال پێم وانە شەیە ساوە أنا
بەبیانوی گوڵچنینێ تاوێک وەرانێ و باغی چون بێلانات دەڵێ بەیادی ئامازیاخی بەیادی ئامازیاخی ئەی شەرهەر لە داخی باڵات منیش وا خۆم ڕەش بەشکەم چون هیچ کەسێ شگرابم وەک تۆ دڵی پێخۆشکەم یادی لیوا ئەیوبە هەر ئەوە فەرمان دەکەم ئەو جا بچمە خزمەتی هەردووک دەستی ماز دەکەم ئیمداد کۆستەتیم لایە ئەو ڕۆگەعدەی بۆ دەکەم کوردەکانی ڕۆژ هەڵات تەک تەک چاویان ماز دەکەم تەک تەک چاویان ماز دەکەم دەستانی یاسی شێری مانیە گۆڵە شێری کەرکوچی دا هەولێری دەزانم بۆ خۆت ڕازی لەبەر بابن ناوێری ئەمیژە وەک ڕۆژهەڵاتی ئەمیژە وەک ڕۆژهەڵاتی ئەوڕۆی دەڵەم وەک شێری باشووری بەخێر بیا ڕەبی بژینە هەولێری ئاتەش بریاڵاڵ بەبازمانم گەزمانم وای نەکرد بە جێم نەدەهێش مەکانم ئەوانە پێم دەنازین بوونە دوژمنی جانم لەو گەڕەکەی سەیداوە هەر شوکەی مام کارزانم بە برە خۆمی دەزانم دەیڵم مەتان دەتوانم بە دڵ خزمەتن دەکەم نامناوی وەک شەوانە تا سعاسەیە بەس ویسکی دەخۆمەوە شەوانە تا سعاسەیە بەس ویسکی دەخۆمەوە سعات چوار بە سەرخۆشی لەسەر لا دەڕۆمەوە چووکەی سەید هیندادم ئێمە برایم پێکەوە دەزانم لەبەر برادەر ئەو ماوەیەی بێژەوە برادەر بێوەفانە لە هەندێکیان دوورکەوە ئەوەی خیانەتی لێت کرد بی بە خوورفەی پشتەوە ڕێزێ ڕادەمێنم کوردی تۆڵە ئەشتێنم دێم لە دایکت دەستێنم 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 دەگدێ لە شیرانەکەی بۆ بەرهەیوانی دێنم بۆ مامەستا بێلانە کورجی قەرار و خێنم مامەستا شەریفی وای دڵم دەیتەزێنم گەر ئیزازەت لەسەر بێ ئەو جار پایانی دێنێ های بەهارمێ بەهارمێ دەنەدا دەڵێ هەرمێ بۆ دێنم های بەهارمێ بەهارمێ دەنەدا دەڵێ هەرمێ بۆ دێنم لە تاران و تەورێزە کراسی کێشێ بۆ دێنم لە تاران و تەورێزە راسکی لە بۆ دێنم دێم لە بابی دەستێنم دەنگێ لە شیرانەکەی وە بەرە حیوانێ دێنم بەسڵامەتە سەیدی هینداد مەرگن نەبینم یاڵمی مەرگن نەبینم ئەیارم گۆزەکەی هەڵەگرت بۆی بۆکان یەزنجیرشی تازە دەستبەر داهرینیم لێم بەخر بنت تفەنگشی ئەشلاهەکەم دقیقە 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 دەی ئەنجێوم دەرناسی بۆ مامەستا شەریفی لێیدە بەزایە ناسی ئیمداد پایەدار بێ لێیدە بەزایە ناسی ئیمدادم لە بیرسی شاڵەکەی بەگژم داسی هەر هەر چووکە سەیدیم دادم ئەو ڕۆکە ڕێزی دەگرم کیفانی پڕ پارەیە لەبەر هەر هەمیان ببرم تۆزێکم بۆ بنێرە لە توورەکەی هەر دەگرم دەزان خۆش بێ مامۆسا ئەلێرەوە ڕای دەگرم ئەلێرەوە ڕای دەگرم دەستان خۆش بێمان دوو نەبن خۆش بێ مامەستا سافەی شەریفی ئەوڕۆ وەک ساردەخۆرێ هاتە دەر لە چیفی بژی فەرمان بێلانە ئەو مامەستا جوانە نەبادا بگرێ بەهانە بژی ئاغای کۆشرەتی لەگەڵ جەلال شریتی خۆش بن جووتە هەولێری نەزیک وە نەفەرمان و پێناوێری